حوت شەپۆلیچڕی خۆڵبارین لە مانجێکدا. ژمارەی ڕۆژە تەپوتۆزاویەکان لە عێراقدا گەیشتۆتە 272 ڕۆژ. ئەم ئەمارانە زەنجی مەترسیدار بۆ ژینگەی عێراق لێ دەدەن. لە مانجی نیسانی ئەم ساڵدا حوت شەپۆلیچڕی خۆڵبارین زۆرینەی ناوچەکانی عێراقی بە چڕی گرتوتەوە. لە هەندێک شوێن ئاستی بینین بۆ چەند مەترێک کەمبوویەوە. بە هەزاران کەسیش بەهۆی کێشەی هەناسە تەنجیەوە ڕەوانەی نەخۆشخانەکان کران و 5 کەسیش گیانیان لەدەستدا. ژینگەی عێراق لە 2 دەی ڕابردوودا ڕوبەڕووی هەڕەشەیەکی ڕاستەقینە بووتەوە. وێڕەی زیادبوونی ژمارەی شەپۆڵەکانی خۆڵبارین هاوتەریب لەگەڵیدا پانتایی دیاردەی بە بیابان بوون تا دێت زیاتر دەبێت. لە بەرامبەردا ڕێژەی خاچی کشتتوکاڵی لە کەمبوونەوەدایە و توانە و بڕشتەکەی جارانی نامێنێت. ئامارەکان دەری دەخەن ژمارەی ڕۆژە تەپوتۆزاویەکان لە عێراقدا لە ساڵێکدا گەیشتۆتە 272 ڕۆژ و پێشبینیش دەکرێت تا ساڵی 2050 بگاتە 300 ڕۆژ. هەر بەگوێرەی پێشبینەکانی کەشناسی لە مانجی پێنجیشدا شەپۆڵی خۆڵبارین لە عێراقدا بەردەوام دەبێت. لە ڕیزبەندی جیهانیدا عێراق لە پلەی پێنجەمیندایە لە ڕیزی ئەو وڵاتانەی کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا زۆر کاریگەری تێکردووە. بە جۆرێک لە وەرزی هاویندا پلەکانی گەرما لە هەندێک شوێن 50 پلەی سەدی تێدەپەڕێنێت. دۆخی درامەتی ئاویش لە عێراقدا لە ئاستێکی باشدانیە. تا دێت ئاستی ڕووبارە سەرەکیەکان دیجلە و فورات لە کەمبوونەوەدایە. ئێستا وشکە ساڵی و بە بیابان بوون وەک 2 دیاردەی مەترسیدار هەڕەشە لە وڵاتی دۆڵی دۆڕووبار دەکەن. با گوێرەی زانیێرەکان تا ساڵی 2050 ڕێژەی درامەتی ئاو لە عێراقدا بە ڕێژەی لە 120 کەم دەبێتەوە.